ئەو پارەی کە لە بانکەکانی عێراق چ فەرعی ئەجنەبی بێت چ فەرعی داخلی بێ 42 بانک پارەیان لەم دوو فەرعە داناوە کە لە ژێر هەژمونی وەزارەتی دارایە بوون بۆیە دەستکاری پارەکان کرا عێراقی ژەمووی سەحب کردو کە نزیکەی 6 تریلیۆن دینارە بێ. مێژووی ئەم کێشەیە واتە کێشەی ئابووری لە ئێستادا نییە. ئەم کێشەیە کێشەیەکی دوور و درێژە مێژوەکەی بۆ پێش 2003 گەڕێتەوە و لە پێش حکوومەتی عێراقی بەعسی و لە سەردەمەکانی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە دەست پێەکە. ئێمە سێ کێشەی ئەساسیمان هەیە بەڕێزان لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق. کێشەی ئەساسیمان کێشەی خاکە، دوای ئەوە کێشەی دەسەڵاتی سیاسی و بەشداریە لە دەسەڵاتی سیاسیە، کێشەی سێممان کێشەی ئابووریە. بەداخەوە کورد لە ساڵی 2003 بەدواوە کە بێتە شەریکێکی حەقیقی لە حکوومەتی ئیتیحادیە، ئەولەویەتی ئەو بۆ ئەم کێشانە ئەولەویەتێکی نالۆجیکیە. بەواتایەکی دیکە ئەگەر پەنابەرێ بۆ حەلکردنی کێشەی خاک و ئەولەویەتی کێشەی خاکی بگرتایەتە ئەستۆ، پاشان کێشەی ئابووری، پاشان کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی سەرکەوتوتر ئەبوو لەوەی لە ئەساسۆی پەنای بردووەتە بەر ئەوەی ئەولەویەت لای ئەو بەشداری دەسەڵاتی سیاسی بووە، پاشان کێشەی ئابووری بووە، ئینجا پەنایە باتە بەر کێشەی خاک، چارەسەرکردنی کێشەی خاک. ئەبینن لە ئێستادا کێشەی خاک باسێک لە باسەکان نەماوە لە کاتێکا لە دوای لێ پێش ریفراندۆما ئەگەر ئەو مەقولەی هەندێک لە بەرپرسانتان لەبیر بێ ئەیانوت مادەی 140 ئیتر پێویستمان پێ نییە چونکە لە ئەرزی واقعە ئێمە جێبەجێمان کردووە، هەموو ئەرزی کوردستان گەڕاوەتەوە سەر کوردستان